خەڵک ئەبێ لە پرۆسەیەکی خەباتکارانەیە ڕێگای ڕاستی خۆی هەڵبژێرێ. بەداخەوە هیچ نوێنەرایەتیەک لەم هەڵبژاردنەیە بۆ ڕاو بۆ چوون و بەرژەوەندەکانی خەڵک ئامادەی نەبوو، بۆیە خەڵک ناچار چێت دەنگ بەلایەنێگایە بۆی شەقێ لەیکیشی تر بە. من پێم وایە خەڵک ئەگەر سەرزەنش کرێ یا ڕەخنەی لێ بگیرێ لەو ڕۆیە کابێ ریزی ناڕەزایەتەکانی خۆی بپارێزێ بۆ نان، کار، ئازادی، مەعیشەت، موچە، خۆشگوزارانی، ئەمنیەت ئەبێ بێنێتە بەردەمی خۆی. خەڵگە بێ لەو تێبگا بۆ ئەبێ دەنگ بە شاسوار عەبدولواحید با لە کاتێکە کە خەڵک ژیان و ئەمنیەتی وێ، بەڵام حیزبەکەی شاسوار عەبدولواحید کەلیمەیەک لەسەر درۆنەکانی تورکیا ناڵێ، کەلیمەیەک لەسەر پەلاماری جمهوری ئیسلامی بۆ سەر هێزە ئۆپۆزیسیۆنەکان ناڵێ و بۆ ڕۆژگارەش باسی خاچی پیرۆزی کوردستان و نەتەوەی کورد و ئەم شتاناکە. کەوایە بە بڕای من ئەو بۆچوونەی کە ئەڵێ ئەم سیستەمە قابلی خەڵکی کوردستانە هەڵەیە، هەڵچوونێکی نادروستە، خەڵگە بێ فێر کرێ، خەڵگە بێ ڕابەری بکرێ، خەڵگە بێ ڕێگای ڕاستی بگرێتە بەر. من پێم وایە خەڵک بەشێک لەم هەڵبژاردنەی خۆی دەرز وەرەگرێ و زۆر نابە مەیدانی شەقامەکانە گرێتەوە. من پێم وایە متەوەجی هەڵی خۆیە بێ و ئەزانەیە ئەم جارە ئیتر باوەڕ بە هیچ یەک نەک یەکێتی و پارتی باوەڕ بە هیچ یەکێ لە ئەحزابی ئۆپۆزیسیۆن نەکا. ئەمانە هەمووی ئەحزابی بورژوازی، سەرمایەدار، خاوەن کۆمپانیان، هەر هەمویان